بۆیە ئێمە ئێستا زۆر جار هەر ئەڵێن با لە ڕێی فکرە سنوور بۆ یەکتر دیاریکەین. تۆ هەرچەند ئوسولی ئیسلامی بی ڕێگا بە خۆت مەدە سنووری خەڵکی تر ببەزێنی بەدەست، بڵێ من سنوورێکم هەیە کۆتایی پێدێ، سنووریەکێکیکە دەست پێکا کە ملحید و مشریکە، بە نەزەری تۆ ملحید و مشریکە، ئەو بە نەزەری ئەویش تعریفێکی تری بۆ خۆی و بۆ تۆ هەیە. لەبەرەوە با لە سنووری فکرە هەر یەکێ لە سنووری خۆیان بتوانێ خاڵی هاوبەش لەگەڵ خەڵکی تر بدۆزێتەوە کە مادامەیە لەگەڵیانە ئیشکە، کە مادام ناشێوێ ئیتر خاڵی اختلاف زۆرە خەڵک بگەڕێ بە شوێن کۆنەقین و خوێنی کۆنا. لەبەرەوە زۆر ضروریە وەکو فکر هەست بەوە بکەین کە ئەشێ سنوور بۆ خۆمان دابنین، یعنی هەرکەس بۆ خۆی سنووردانێ بۆ فکری خۆی دابنێ بۆ ئەوەی فکر بە زۆر نەدا بەسەر خەڵکیکەیە. وەکو سیاسەتیش هەر یەکێ سیاسەتێکی پێ مەقبولە لە فکری خۆی وەریگرتووە یا سیاست و تەجروبە شوێنێکی ترە وەریگرتووە، با نەیە بە زۆری چەک بەسەر حیزبێکی تریا بسەپێنێ، هەروەکو کە لە کۆن و لە شۆڕشی تازەی کووردا ڕووەدا و ئێستاش لە بەرچاومانە چۆن پارتیوێکێتی ئەی سەپێنن بەسەر یەکترە، حتا تەنانەت ڕەنگی زەرد و سەوز بەسەر یەکە. بۆیە گەر هاتوو ئێمە ئەم قەناعەتانەمان لە ناخاب بۆ دروست بوو بە یەکتری، ئێمە ئەتوانین لەگەڵ خەڵکی تر هەڵکەین. ئەو عنف و توند و تیژەی کە لە ناخمانە هەیە نابێ بە فکر، ئەبێ بە شەڕ. لە کاتی شەڕە شەڕێکی پیرۆز، شەڕێکی شەرعی، شەڕێکی واقعی، ئەمە شتێکە تونند و تیژی تایە بەکاربێنی. بەڵام ئەم تونند و تیژیە جێی خۆی نییە لە کاتێکە بەرامبەر فکر وەستاویتەوە سیلاح بەکاربێنی بەرامبەر بە فکر، چونکە فکر بەرامبەر بە فکرە، دەست بەرامبەر بە دەستە، پرۆژە بە بەرامبەر بە پرۆژەیە. خەڵک دروشمێکی بەرز کردوەوە، تۆ دروشمە بێنەرە پێشەوە بتوانانی استقلابی خەڵکەکەی پێ بکەی. ئەمە ضروریە. لە هەمان کاتیشە چەکی خۆشمان بەدەستەوە وەکو حەماس ساڕوخیشی پێیە، کۆمەڵێک بنەمای قەومی خۆشی تەرح کردووە، سەوابیتی میلەتی خۆشیە پارێزێ، خۆشی تەرح کردووە و دەستی باوکایەتیش بەسەر هەتیوی هەموو لایەکە دێنێ، خۆشی نادۆڕێنە، دیبلۆماسیەتێکی وازەح و ڕۆشن و ئاشکرایە، قیادەکانیشی شەعبین لە ناو مزگەوتەکانە دێنە دەرەوە کوژرێن لە بەرچاوی خەڵکەکەشن. ئێمە ئەگەر توانیمان ئەمانە بکەین، ئیستیفادە لە سیاست مەداری گەورەی ئاوەکو عەبدڕەزاق پاشاکەین.